دوای 30 ساڵ لە تاوانی مەرگەساتی ئەنفال تا ئێستا نەتوانراوە ئەو تاوانە لەسەر ئاستی نێودەوڵەتی بە جینۆساید بناسێنرێت. لەلایەکی دیکەشەوە نەتوانراوە لە ناوەندەکانی خوێندندا گەورەی قورسایی ئەم تاوانە بەنەوەی نوێ ئاشنا بکرێت و گرنگی پێ بدرێت. هەرەمش نیگەرانی نووسەران و پسپۆڕانی بارەکەی بە دوای خۆی داهێناوە و پێیان وایە دەکرا لە 27 ساڵی ڕابردوودا کاری جدی لەسەر ناساندنی ئەم تاوانە بکرێت. یادکردنەوەی تاوانی ئەنفال ساڵانە کارێکی زەرورە، بەڵام ئەوەی کە لەمە زەرورتر بێت ئەوەیە کە بێ ئەم پرسە لەسەر ئاسی ناوخۆ بێتە پرسێکی نیشتیمانیە، بێ ئەم پرسە لەسەر ئاسی ناوخۆ سەرجەم ئەو کێشە سیاسی و یاسایی و کۆمەڵایەتیانی لێ بکرێتەوە بۆ ئەوەی کە بتوانێت قۆناغەکانی ناوخۆ ببڕێت. تا قۆناغەکانی ناوخۆ نەبڕێت ناتوانێت ئەم پرسە لەسەر ئاسی نێودەوڵەتی بە فەرمی بناسێنرێت، چونکە لەسەر ئاسی نێودەوڵەتی لە زۆربەی وڵاتە زلهێزەکانیش هێشتا ئەم تاوانە ناسێنراوە، بەڵام بە فەرمی نەناسێنراوە. قسە سەرەکیەکە لێرەدا ئەوەیە ئەگەر لەسەر ئاسی ناوخۆ هەموو قۆناغەکانی بڕی دەتوانین لەسەر ئاستی ناوخۆ ئەوەی کە پێویست بێت لە ڕێگەی نوێنەرایەتەکانی هەرێمی کوردستانەوە لە ڕێگەی سەفارەتەکانی عراقیەوە عێراق و دەوڵەتەیە کە تاوانەکەی ئەنجام داوە دەتوانین لە دەرگای یاسایی ئەو دەوڵەتانە بدرێت کە دەتوانن کار بکەن لەسەر بە فەرمیناسینی ئەم تاوانەوە. ئیشکردن ناکرێت بۆ معنایی کە ئێمە بیکەینە خەمێکی گشتی. ئەنفال تایتە نەبووتە خەمێکی گشتی، نەک نەبووتە خەمێکی گشتی. زۆر جار ئەسڵەن خەڵک خۆی بە خاوەنی نازانێت. بۆیە بەڕای من لەمڕۆ ئێمە زۆر لە دوای خەڵکی ترەوەین و لەو مەجالێشە حکوومەت یاریمی کوردستان دەسەڵاتداران یاریمی کوردستان لە 27 ساڵی ڕابردووە زۆر کەم تەرخەم بووە. یعنی ئەنفالیان لەوە کردوتەوە دوای ڕۆژە یادی بکەنەوە، لە یەک ڕۆژە تا جێگوڵی دابنن، لە یەک ڕۆژە هەندێک امتیازات دەن بە کەسوکارەکان و وازی بێن. تا ئێستا وەک پێویست گرنگی پێ نەدراوە. مەسەن لە سەرەتاییەوە بە قۆناغ تا ئاگاتە زانکۆ هیچ دەرسێک نییە، بوارێک نییە بۆی لە ڕووی ئینسان ناسی و ئیشی لەسەر بکەی و لە سەرەتاوە بخێن. چالاکێکی بواری ئەنفالیش حکوومەتی هەرێم و وەزارەتی شەیدان و ئەنفالکراوانی با کەم تەرخەم ناوبرد لە ئاست بە جینۆساید نەناساندنی تاوانی ئەنفال لەسەر ئاستی نێودەوڵەتی و پێی وابوو حکوومەتی هەرێم لەو بارەشدا وەکو سەرجەم بوارەکانی تر نەیتوانیوە سەرکەوتوو بێت. گرنگە کارەسات و تاوانی ئەنفال بە نێودەوڵەتی بکرێ لەسەر ئاستی دەوڵەتانی دنیا بناسێنرێ، بە جینۆساید بناسێنرێ، بۆ حکمیەوەی کە ئەگەر ئەم تاوانە لە ڕووی نێودەوڵەتیەوە بە جینۆساید ناسێنرا ئەتوانین ئێمە کەیسی ئەنفال کەیسی کوردی زیاتر پێبەرەوە پێش بەرین. ئەتوانم بڵێم حکوومەتی هەرێمی کوردستان بزات وەزارەتی شەیدان و ئەنفالکراوان یەکێک لە ئامانجەکانێمەیە کە بۆ خۆی ئەوەی ئێمە ئاگادار بین، ئەوەی بە دووادات چوومان کردبێ لە چەند دەوڵەتیش کەم نەبێم تاوانە بە نێودەوڵەتی نەناسێنراوە و جینۆساید و ئەتوانم بڵێم کارەکانی وەزارەتیش ئەوەی کە دیارە لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیەوە هەستەکەم لاواز و سەبە حکمی ئەوەی کە ئێمە لە 100 وڵات کە ئەندامن لە نەتەوە یەکگرتووەکان ئەنی لە پەنجەی دەستێک تەسەورەکەم تێپەڕ نەکا کە تاوانی ئەنفالیان بە جینۆساید ناساندووە. 4 ئەمساڵ 30 ساڵ تێدەپەڕێت بەسەر تاوانی مەرگەساتی ئەنفالدا و تا ئێستش پاشماوەکان و کەسوکاری ئەنفالکراوان بەدەست چەندین گرفتەوە جیرۆدەن کە دیارترینیان دادگای نەکردنی ئەو کەسانەیە کە دەستیان لە تاوانەکەدا هەبووە و نەگەڕانەوەی ڕووفاتەکان و ئەنجام نەدانی پشکنینی DNA بۆ کەسوکارەکانیان. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.